900,000 ناوی ساختە لە تۆماری دەنگدەران. ئەو ئاماری لایەنە سیاسیەکان و حکوومەت و خودی کۆمسیۆنیشی سەرسام کردووە. بەشێکیان بە چۆنیەتی پاکردنەوەی و بەشێکی تریشیان بە چۆنیەتی ئاشکرابوونی ئەو ئامارە و ئاشکرابوونی جادووی شەرعیەتیان لە حکومڕانی هەرێم. بەرپرسی ئەنستیتیۆی پێی بۆ پەروەردە و گەشەپێدان دەڵێت باشترین چارەسەر بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران پشت بەستنە بە بایۆمەتری کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکانی عێراق. ئەندامێکی ناوەندی هەڵبژارنەکانی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت فشاری جددیان دەبێت بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران و دەژڵێت بۆ بەشداریکردنیان لە هەڵبژارنەکانی داهاتوو گەرەنتی پاکردنەوەی تۆماری دەنگدەران و چاودێری نێودەوڵەتی بۆ هەڵبژاردنەکان و هەڵبژاردنێکی پاک و دوور لە ساختەکاریان دەوێت. لەڕاستیدا ئێمە هەڵوێستی خۆمان و کۆمەڵی ئیسلامی و ناوەندی هەڵبژاردنیش ئامادەین هەر کاتێک هەڵبژاردن بکرێت هیچ لاریمان نییە و تەڕەدودمان نییە و حازرین. بەڵام ئەوە لە دوای بەڵامەکەەوە دەست پێ دەکات ئێمە بە گرنگی جێبەجێکردنی ئەم خاڵانی کە هەمانە کە ئەویش پاکردنەوەی تۆماری دەنگدەرانە سەرپەرشتیکردنی هەڵبژاردنە لەلایەن ڕێکخراوەنی دەوڵەتیەکانەوە لەگەڵ بگرێنتیدانی ئەوەی کە هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکرێت و ئەنجامەکەشی بە پاکی و بە چۆنە ڕابگەیەنرێت. بەپێی زانیاریەکان ئەو تۆماری لە دەستی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان و ڕاپرسی هەرێمە 275,000 ناوی زیادەیە لە تۆمارەکەی عێراق جگە لە ساختەکاریەکانی تر لە کاتێکدا هەرێم تۆمارەکەی لە عێراق وەرگرتووە. بەپێی بەڵگەنامەکانی ئەنستیتیۆی پێی بۆ پەروەردە و گەشەپێدان دەرفەتی 900,000 دەنگی ساختە لە هەڵبژاردنەکان هەیە کە زۆرینەش تەنها یەکێتی و پارتی و دەرفەتەیان بۆ دەڕوخسێت و باشترین چارەسەریش بەکارهێنانی تۆماری بایۆمەتری کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقا. بۆ ئەوەی خەڵک بێ هیوانە بێ خەڵک دەبێ فشار بکە خەڵک دەبێت دەنگ هەڵبگرێ هەڵببڕێت و ئەمە ئەرچی سەرشانی حزبە سیاسیەکانە بەسەراحەت بیڵێن پارتی و یەکێتین ئەگەر تەزویر بکەن و ئەگەر بێت و سوود لەوانەوەگرن پێم وانی حزبەکانی تر سوودی لێوەربگرن لەوەیە بیانەوێ بەڵام ئەگەر بشیانەوێ ناتوانن سوودی لێوەربگرن. بۆیە گرنگە حزبە سیاسیەکان لە ڕیزی پێشەوە بن بەرگری لەمە بکەن ئەم تۆمارە پاک بێتەوە یان ئەگەر بڵێن ئەم تۆمارە پاک نابێتەوە پێویستە فعلەن تۆمارە بایۆمەتریەکەی عێراق بەکاربێنین. تۆماری بایۆمەتری عێراق بەپێی زانیاری تا ئێستا نزیکەی 160 خەڵک بایۆمەتری کردووە. ئەگەر بێت و ئەمە بەم شێوازە بێت وردە وردەکە هەڵدەکشێت لە دواتردا کە گەیشت بە 180 کۆمیسیۆنی باڵای عێراق ڕای ئەوەیە کە تۆمارە کۆنەکە فڕێ بدات بەجێی بێڵێ تەنها کار بەم تۆمارە تازەیە بکە ئەوەی بایۆمەتریە. لە بایۆمەتریدا کەس ناتوانێت دووبارە بێتەوە لە بایۆمەتریدا مردوو نامێنێ لە بایۆمەتریدا دووبارە بووەوەی نێو هەرێم نامێنێ دووبارە بوونەوەی لەگەڵ ناوچەکانی مادەی 140 نامێنێ. بە بڕوای شارەزایانی هەڵبژاردن خەڵکانێک دەیانەوێت بە کەم سیرکردنی دەرفەتەکانی ساختەکاری و بەبێ پاکردنەوەی تۆماری دەنگدەران بە پاساوی نەترسان لە هەڵبژاردن لەلایەکەوە خەڵک لە بەشداری هەڵبژاردنەکان سارد بکەنەوە و لەلایەکی تریشەوە ئاواتی چەندین ساڵی زۆرینەی هاوڵاتیان کە دەسا و دەستکردنی دەسەڵاتە لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە لە گۆڕ بنێن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.